بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەیەکی ترە و لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتە. بۆ هیوایە کە ژیانێکی پڕ لە تەندروستیتان بێت، بەرنامەی ئەم حوتۆمان دەست پێ بکەین. بەڕێزان، هەروە کە ئەزانن شەپۆلێکی گەرما دەستی پێ کردووە و گەرمی هاوین ئەمساڵ تۆزی زووتر هاتە ئاراوە، هەر بۆیە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ئێمە لەو ساڵانەی کە پلەی گەرماکە زۆرتر بەرزە بێتە و ئەبینین نەخۆشینگەرێک سەر هەڵەدات و زۆرترین ئەو نەخۆشیانش کە سەر هەڵەدات نەخۆشینگەرێکە کە ڕەتی هەیە بە دەستگای گوارش و بە سیستم گوارشی لە شەو بە تایبەت ڕشانەوە و ئیسهاڵ یا سکچوونە. لە خەوەرەکانیشە ئەو جۆرە کە هاتووە ئەمە ماوەی سێ حوتوەیە کە لە تەواوی ئێران بە تایبەت لەو ئوستانە جنوبی گەرە نەخۆشینێکی سکچوون کە نەخۆشینێکی ڤیرۆسیە بڵاو بووەتەوە، لەوێ شدەتی زۆرترە و ئەخبارێکیش هەیە کە ئامارەکەی بە دروستی نایژن، بەڵام لە شارەکانی کوردستانیشە ئەو نەخۆشینە بڵاو بووەتەوە. بە تایبەت زۆرتریش مناڵانی گرتووە، هەرچەند سکچوون تایبەت بە مناڵان نییە، ئەتوانێ کەسانی تر لە تەمەنگەرێکی تریشەوە تووشی نەخۆشی سکچوون بن. بم بۆنەوە ئێمە لەسەر ئەو نەخۆشینەکە هاتووە چەند زانیاری هەیە کە لە خزمەتانی عەرزەکەین، بەڵام پێشەکی با لەسەر سکچوون جیاوازیەکانی فەرقیان بە یەکەوە چییە کە لەسەر ئەوە باسێکی کورتەکەین و دینە سەر ئەم نەخۆشینەکە تازەی بڵاوی پێکردووە. هەروە کەوتم بەرزبوونەوەی گەرمە، بەرزی گەرمە ئەبێتە ئەوەی کە خواردن کە ئەگەر لەبەر گەرما بێت لە شوێنێکی پارێزراو نەبێت، زوو بەرەو خراپبوون و بەرەو فاسدبوون نەڕوات و هەروەها ئەو ئاویشە کە سەرچاوەی ژیانە لە کاتی وەرزی گەرما بەرەو پیسبوون نەڕن، کە ئەوەنە هۆکارێک بۆن تووشبوون بە نەخۆشینی سکچوون. نەخۆشینی سکچوون ئەوەیە کە ئەو پیسایی لەشە بە شێوەیەکی ئاوەکی لە لەش دەفع بێت و ئەگەر زیاتر لە 3 جار لە ڕۆژە ڕوو بدات، یانێ دەفعێکی ئاوەکی کە 3 جار یا زیاتر زۆرتر لە 3 جار ڕوو بدات، ئەوە پێڵێن سکچوون. سکچوون خۆشی دوو شێوەی هەیە، شێوەیەکی حادە یا کتوپڕە، شێوەیەکیشی مزمن یا درێژخایەنە. شێوە حادەکە ئەوەیە کە لە ناکاوە دەست پێکات، دوای ئەوەیشە دوو تا 3 ڕۆژە خایەنێ، لەوە زیاتر ناخایەن و خۆی چاکە بێتەوە. بەڵام درێژ خایەنەکە ئەتوانێت هۆکارێکی تری بێت، سەبەب شتێکی ترە، سەبەب ئەتوانێت نەخۆشینگەرێکی دەستگای هەناوی یا دەستگای گوارشی بێت، بەڵام لە حاڵەتی ناکاو یا ئەو حادە ئەتوانێت هۆکارەکە هەروە کە ئیشارەمان کە خواردنی ئاوی پیس بێت، خواردنێک خۆراکێ بێت کە لەبەر گەرماوە ماوەتەوە یا بە هەر هۆکارێکی تر میکرۆب توانی بێ ئەو خۆراکە لە حاڵەتی سالمبوون و سالمانەوە بە دەرکات و مەسمومی کە یعنی ئەو سەمە دروست کات، ئیسا ئەگەر باکتری بێ، ڤیرۆس بێ یا هەر شکڵێکی تر لەو میکرۆبانە بێت کە بڕۆتە ناو لەش و ئینسان تووشی سکچوون بکات. لە سکچوونی درێژ خایەنە ئەتوانێت تا 4 حوت و یا زیاتر بۆ مانگەریش درێژە بکێشێت، هەروەوتم ئەوە توانێت زەمینەکەی نەخۆشینگەرێتر بێت کە ڕەتی هەیە بە دەستگای گوارشە و یا حساسیت بە بازێ لە خواردنگەر بە تایبەت لە شیریشە هەیە کە حتمەنە ئشارەیەکی پێکەین، بەڵام لە حاڵەتی کتوپڕە
ئەتوانێت فقط خواردن و شتێکی ئالوودە بێت. ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارەی یەکمان پێ نیشان بدات زەحمەت بکێشێت، لەم وێنەیە کە ئێمە ئەیبینین لە سەرەوە بڵێن سکچوونی کتوپڕات یا لە خوارەوە سکچوونی درێژخایەن یا مزمنە. هەروەکە ئەبینین ئەو شتانەی کە ئەو نەهۆکارێک بۆ ئەوەی کە تووشی سکچوونی کتوپڕ بێت، کەسەکە تووشی سکچوونی کتوپڕ بێت ئەتوانێت خواردنێکی پیس بێت، یانە خواردنەکە لە حاڵەتی تەندروست و سڵامەتە دەرچووە، ئاوێ بێت کە ئەو ئاوە باش تەسویە نەکراوە، یا ئەتوانێت هۆکارگەرێک تر بێت کە وەکو گەرمی هەوا کە ئەتوانێت تەسیردار بێت لەسەر خواردن، یا ئەوەی کە میکرۆبێک بڵاوی کردووە وەک ئەم میکرۆبەکە ئایسە هەیە لە ناو کۆمەڵگا کە ئەچینە سەری و شارێکی پێکەین، ئەو لە ناکاوە ئەو حاڵ دروستەوێت. بەڵام بۆ ئەوەی کە لە وێنە خوارەکە دانراوە ئەوین بازی لە جیهازیە لە ئەندامەکانی لەشەبینین کە ئەوانە هەرکامی ئەتوانێت بێتە عامڵێک کە ئەو سکچوونی درێژخایەنمانە بۆ نیشان بدات. لێرە شیرە بینی، شیر کە ئەو هەموو باس لە خەواس و فەوایدی یەکەن، مادەی هاتیە بە ناو لاکتۆز. بازی لە کەسان بۆ لاکتۆزە حساسیەتیان هەیە کە ئەو لاکتۆزە ئەوێت عامڵێکە هەم تووشی دوای خواردنی شیرێکە لاکتۆزی بێت، ئەو تووشی ئازاری ناوسکیان نەبێت، دوایەوەیشە تووشی سکچوون بن. بۆیە ئەو کەسانە ئەوەیە کە پیانەڵێن کە لەو شیرانەی کە لاکتۆزی نییە و بێ لاکتۆزە ئەبێ کەڵک وەربگرن. هەروەکە وتم ئەوەی کە سکچوون یا ئیسهاڵێکی حادە ئەتوانێت مەسمومیەت غەزایی بێت، یانێ خواردنێ بێت کە فاسدە و بووگە سەم و توانی لە ناوەوە خۆی کۆکاتەوە، یا ئەتوانێت ئیسهاڵێتر بێ بە ناو ئیسهاڵ توریستی یا سکچوون مسافرەتی کە ئەناسرێت. ئەو سکچوونیشە هۆکارەکەی ئەوەیە بە فەرز کەسێک کە ها لە شوێنێکە نیشتەجیە بۆ ماوەیەکی زۆر ئیسە ساڵیان ساڵە، بە هەر هۆکارێک بەرەو مسافرەتێکە چێت یا بەرەو شوێنێکە چێت، لە ئەو شوێنێک کە خۆی ژیان ئەباتە سەر میکرۆبگەرێک هەیە کە پێی ساڵیان حتا باکتریگەر مفیدیش ئەناسرن، بە پێی ساڵیان بەدەن عادەتی کردووە، یانی بەدەن شناسایی کردووە جۆرێ لە هەمزیستی یا هاوژیانی بەیەکەوە هەیەە. بەڵام ئەم کەسە وا پێشتێکە سەفەرێکەکە ئەو سەفەرە ئەڕوات لە شوێنێکی تریشە هەروایە ئەو میکرۆبە هەیە خەڵکی ئەو شوێنە لەگەڵی ڕاهاتوون، بەڵام بۆ ئەم لەشی ئەم کەسەکە لەوێ مسافرە و بۆ سەفەر چووە ئەوێ ناشناسە، ئەوەیە کە تووشی سکچوونەوێ بە سکچوونی مسافرەتی ئەناسرێت، زۆرتریش یەک ڕۆژ خایێنێ، یەک ڕۆژ نەهایەتی تا 2 ڕۆژە خایێنێ. ئەمانە نەخۆشینگەر حادن، بەڵام لە نەخۆشینگەر درێژخایەنە ئەتوانێت بۆ 2 3 یا حتا مانگەر درێژە بکێشێ کە احتیماڵن نەخۆشینگەرێکی تریشی بەدواوە هەیە، یا ئەوەی کە حەساسیەت بە بازێ وەک نەخۆشینێکە سلیاکە کە ئەوش هەر کەسەکە تووشی سکچوونە بێت کە حساسیەتە بە بازی مواد کە لە ناو گەنمە هەیە، یا کەسێکە حساسیەتی بە لاکتۆز هەیە لە ناو شیرەکە ئشارەمان تێکرد. ئەمانە جیاوازیەکان ئەم دوودانە سکچوونە کە کامی خەتەرناک و کامی خەتەرناک نییە بۆمان جیاکاتەوە. دیارە ئەگەر بۆ درێژخایەن بێت ئەو درێژخایەنە عامڵەکە ئەناسرێت، ئەگەر شیر بێت لاکتۆز بێت ئەڵێن ئەو شیر و ماس و پەنێر و ئەوانەی کە لە شیر بەرهەمدێن ئەبێت لاکتۆزیان نەبێت، ئەو تەوسیەگەریانە بۆکان یا کەسانێک کە حساسیەتی نەخۆشینی سلیاکیان هەیە و جۆرە حساسیەتە بە بەشێک لە موادی کە لە ناو گەنمە هەیە، جۆرە لە نان یا جۆرگەری لە بیسکویتیان بۆ دائەنن کە وەکو ڕژیمێکی غەزایی
بەڕێوی بن. ئەو مشکلاتەی کە تێتە پێشەوە لە دوای سکچوونە ئەتوانین بڵێن گەورەترین مشکلێکە تێتە پێشەوە کەماویە. ئەگەر دیسان هاوڕێ هاوکارم زەحمەت کێشێ وێنەی ژمارە 4مان پێنیشان بدات لە زگچوونە ئاوی لەش ئەو ئاوەی کە ئێمە مەسرفی یەکەینیانی بۆ تەنزیم لەشی خۆمان مەسرف یەکەین ئەو ئاوە بە زۆری لە لەش دەفعەوێ یانێ زۆربەی ئاوی کە ئێمە ئەی خۆینەوە تێت لە ڕوودەگەرە لە ڕێخۆڵەکانە کووە بێتەوە لە نەخۆشین ئیسهاڵە کە دەفعی پیساییە کە بە شێوەی ئاوەکی و زۆرەچێ ئەو ئاوە ناتوانێت خۆی ڕابگرێت لەوێ دەفعەوێ ئالم وێنە کە ئەیبینن لە ناو دوودانە ئەو خرتیە کە لە سەرەوە هەیە ئەوە ڕێخۆڵەیەکی نۆرماڵ یا تەبیعی نیشانەدات کە ئەوینین بە ئەو فلشە سەوزانی کە لەو ناوەڕاستە تێت ئەڕوات ئەوە نیشانەیە وەزەکە ئاوێکە کە دەفعەوێت ئەگەر سێریکەین زۆر بە کەمیە یەک سێدانێ ناوە سێدانەی دیارە بەڵام ئەو ئاوە جەزبی لەشەوێت لەم لاولۆلا ئەبینین بە فراوانی بە فلش نیشان درراوە. پێچەوانەکەی ئەگەر بینە خوارە و ئەبینین ئەو ئاوەی کە ئەبێ بڕوا بوو لەش بڕوا بوو بافتەکان زۆر کەمە بووگە بەڵام هەروە کە ئەو فلشە تێتە خوارە و ئەبینین کە ئەو ئاوەی کە مەسرف کراوە بە زۆری خەریکە لە لەش ئەڕواتە دەرە و ئەوە حاڵەتی ئیسهاڵەکە وێنەی خوارەکە لەناو ئەو بردێر نیشانی داوە. لەسەر چە کەسانێکە زۆرترین تەسیر و کارایی هەیە ئەتوانین بڵێن هەموو کەسەکان لە هەر تەمەنێکە تەسیری خۆی هەیە لەسەری بەڵام زۆرترین تەسیرێکە سکچوون هەیەتی لەسەر کۆرپەس مناڵانە لەگەڵ بە ساڵاتچوانە لەسەر ئەم سێ دەسە یانە کۆرپە مناڵان بە ساڵانچوان چۆن کە ئاوێکی زۆر لە دەست ئەچێت بەدەن تووشی کەم ئاویە بێت تووشی وشکی ئەبێت زۆرترین مشکڵی لەسەر ئەم سێدەسەیە جیا لە ئاو فقط بڵێن مایعات مەوادی تریش کە بەناو ئەلکترولیتەکان ناسراوە جز و مەوادێکی باش و مفیدن بۆ لەش لە بازی لە تەبادڵات و سوخت و سازگەر لەشە تەسیریانەس ئەوانیشە لە لەش دەفعەوەن ئەگەر پێویست کات ناوەکانیان وەکو سدیۆم و کلۆراید و کەلسیۆمە کە لە بەرنامەگەر پێشومانە بۆ وێنە کەلیسیۆم چە باشیگەرێکی هەیە بۆ ئێسک یا لەسەر تەسیراتی تریکە لەسەر باقی لەشەکان ئەندامەکانی لەشە هەیەتی ئەبینین کە جیا لە ئاو بازی لە مەوادی ترکە بۆ لەش زەروری و لازمن ئەوانیشە دەفعەوەن. هۆکارەکانیشی کە وتمان لە حاد و مزمنە جیاوازن ئەتوانێت ئەوەی کە لە درێژخایەنە نەخۆشیە لەوەی کە کتوپڕە ئەتوانێت ڕعایەت نەکردنی بێداشت بێت ڕعایەت نەکردنی بێداشت کە تاکیدێکی زۆر لەسەر یەکرێ بە تایبەت شۆردنی دەسە بە ئاو سابوونە یا ئەوەی کە خواردنێکە سەمیە بووگە فاستە بووگە یا ئاوێکە ناسالمە. بۆ دەرمانیش دەرمانی زگچوون یەک شتە ئەویش ئەوەیە کە دەرمانی کەم ئاویەکە بکرێت ئەو دەرمانی کەم ئاویشە کە وتمان هەم ئاو لە دەست ئات لەش هەم ئەوەی کە ئەلکترولیتەکان لە دەسە دیارە خواردنی ئاوی زۆر بۆ لەش باشە بە تایبەت بۆ کەسێکە تووشی سکچوون بووە بەڵام لە سکچوونە بەس ئاو لە دەست بە فیڕۆ ناڕوا لە لەشەیانە هەروە بە هەدەر نەڕوە ئەلکترولیتەکانی شێر لە دەست ئەچێ بۆیە تەوسیا کردگەی ئەگەر ئاوە خۆن ئەبێ مەوادی تریش مەسرف بکرێت کە بتوانێت جوگرانی ئەو ئلکترولیتگەرە کاتەوە بۆ وێنە بە فەرز ئەگەر کەسێک تووشی سکچوون بووە
ئەبێ سوپ خوا و سوپە خوێ لێدەن ئەو خوێ سدیۆمی هاتیە ئەوینین لە سکچوونە و ئەرز خزمەتانم کرد سدیوم بە زۆری لە لەشە دەفعەوێت بە فەرز ئەوە ئەبێ سوپیش دروست کرگێ لەلایە بخورگێ بۆ مناڵانیش ئەوەیە کە سازمان جانی بێداش چۆن ئەوان بەهۆی ئەوەی کە لەشیان زعیفترە لاوااسترە بۆ جیبرانی ئەو کەم ئاوی و ئلکترولیتکەرە پودرێک کە بەناو پودر ئۆ ئارسیش ئەناسرێ لای خۆمانەوە ئەو پودرە کە بەناو ئاوە هەدە کردگێ دیارە تامەکەی تامێکی باش نییە بە تایبەت بۆ مناڵانیش ئەبێ ئەو پودریانە پێ بدرگێت لە سکچوونە بە پێچەوانێ ئەوەی کە لە کۆنە باو بوو ئەیان وت شیرینی و نەوات داخ و ئەوانە بۆ سکچوون باشە شتێک وانە لە سکچوونە کاتێکە ئاو بە زۆری دەفعەوێت لە بەدەن ئەڕواتە دەرەوە ئەگەر شتێکی شیرین وەکو شەربەتێک بخۆین ئێمە خۆی شیرینی خۆی زۆرتر ئاو جەزبی خۆیەکات یانی جەزب ئاوەکە ئێمە چەند بەرابەرەکەینەوە ئەوە بۆ ئەوە عەرز خەمەتانم کرد جاروبار وا بە ئەوەیە کە ئەم پودر ئەوواڕەسە مناڵ نایخوات زۆر ناخۆشە ئەکرێ وەکو شەربەت دروست کردێ قاتی بکرێت لەگەڵ شەربەتە وانی ناکرێت ئەبێ هەر لەگەڵ ئاوە بێت چونکە خونسا بێتەوە ئەگەر لە لایەکەوە تۆ خەریکی مایعات بەدەنی مناڵە ئەتەوێت جوبرانی کەیت و لە لایەکەوە خەریکی هەم مایعات هەم ئەلکترولیتەکان بەدەنی لە دەست ئەدات بەڵام بۆ ئەم نەخۆشینەی کە بڵاوی کردووە لە ئێران و لە شارەکانی کوردستان جۆرێک لە سکچوون هۆکارەکانی گیان ئەتوانێت باکتری بێت ئەتوانێت جۆرێ لە کرم یا ئەنگەڵ بێت دەتانێت ڤیرۆسیش بێ هەروەکو ئەو پەتاکەی تر کە کۆرۆنایە عامڵەکەی ڤیرۆس بوو ئەم سکچوونە ئەو جۆرەی کە وتویانە ڤیرۆسیە ڤیرۆسیش ئەوەیە کە دەرمانێکی وای نییە چه ڤیرۆسی سکچوون بێت چه فلۆنزا بێت ئەمە دەرمانی نییە بەڵام چۆن ئەمە سکچوونە ئەبێ کەماویەکە پارێزراوە بێت بپارێزرێت ئەو دەرمان کەماویە بێ حل بکرێت ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 5مان پێ نیشان بدات ئەم وێنە چیکردنە لە بەرابەر ئەوەی کە کەسێکە تووشی ڤیرۆسی ئیساڵی ڤیرۆسی بوو کە من لێرە ئەبێ شارێکم کە جۆرە ڤیرۆسەکانیش جیاوازیان هەیە ئەم نوع ڤیرۆسە کە ئیسە بڵاوی کردووە لە شارەکانە بەناو نۆرۆڤیرۆس ئەناسرێت بۆ چیکردنەکەی ئەوەیە کە ئەبێت دەست بشۆرێت ئەو دەستیشە دەست شۆردن بە ئاو سابوون بێت ئەگەر ئاوەکە گەرم بێت زۆر باشترە کەمکەمەکەی 20 ثانیە بخایەنە یانە کەمتر لە 20 ثانیە شۆردن بە ئاو دەست نەبێت هەروەها خواردنی خۆراکەکانە کە ئەبێت بە جوانی بکۆبێ بە جوانی دروست کردگەن مێوە و سەوزیە کە ئەبێ بشۆرن هەروواکە ئیزە چەندن حقیقەتی بێ ئەوەی کە ئەعلانیەکەن ئێژندانی لە ڕێگەکانی کە ئاوە تەشەنەی سندووە نەشۆردن سەوزە جاتە بەڵام ئەبێت سەوزە و مێوەش بە جوانی بشۆرگێت لەو وێنەی خواریشە کە ئەی بینین ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی سکچوونە بن جلەکانیان بەتایبەت جلی ژێر ئەبێ بە جوانی و پاکوخاوێنی بشۆرگێت من شارەیەکی بووەکەم کە بەتایبەت لەم جۆرە نۆرۆڤیرۆسە بۆ ئەبێ لەسەر ئەوە ڕعایەت بە تەکید و ڕعایەت کردێ ئەگەر ڕۆینە وێنەی دواتر کە وێنەی ششە لەوێ ئەم نۆرۆڤیرۆسەمان پێ ئەڵێت کە ئەلایەنەکەی چییە چەندێک لە لەش ئامێنێتەوە چۆن منتەقلە بێت ئەوەی کە
ئەو کەسە ئەگەر تەماسی بێت لەگەڵ ڤیرۆسەکە بە هەر شێوەی یا ئەوەی کە لەمسی بکات دەستی لێبدا یا ڤیرۆسەکە بخوات لە ڕێگەی دەمە و بیخوات 12 تا 48 سەعات ئەو ڤیرۆسە توانێت لە لەشە خۆی نگا بێرێ بە حەد کافی تەکسیرۆ بێتەوە کاتێکە تەکسیرۆ بوو زۆرۆ بوو ئەوانە هێرشەکەی خۆی دەست پێکە لە ئەو شوێنەی کە فلشەکە هەیە ئەوە ئەڵێکە 12 تا 48 سەعات دوای تەماسەکە ئەو ڤیرۆس عەلامەتەکە نیشانەکانی خۆی نیشانەدا دوای ئەوەیشە لە خوارەوە نووسراوە کە ڕۆژی تا 3 ڕۆژ درێژە کێشێت بەڵام ئەگەر بینە خواردرە و هێژێت دوای 3 ڕۆژە و کەسە چاکە بێتەوە بەڵام باقی ڤیرۆسەکە ئەو بەشە کەمەی ڤیرۆسەکە کە هێشتا ماوە لە لەشەوە هەر دەفعەوێت لە تەریقی پیسایی بێت تا 2 هەفتە فعالە یانێ بە هەر شێوەی کەسێک تەماس پێیاکە لەگەڵ ئەو نۆرۆڤیرۆسە تووشی سکچوونە بێت ئەوەی کە پێشتر شارم کرد کە بۆچی تاکید کراوە جل حتمما بشۆرگێ بە تایبەت جلەکانی ژێر ئەو بۆ ئەوەیە کە ئەم ڤیرۆسە ئەتوانێت تا 2 هەفتە فعال بێت ئەو کەسە خۆی سالمە وەلی ئەوێتە کەسێکی ناقل یانە ناقلێکی سالمە خۆی ساقە بەڵام ئەو نەخۆشینە بڵاوە پێەکە عەلایمەکانیشی ئەوەیە کە هێڵنجدانە ڕەشانەوەیە سەرێشەیە دوایەوە ئازاری سکە ژانە سکە و لە لەشیشە ئازاری مایچەکان کە لەم وێنەی بینین لە ماسوولکەکانی ساقپای نیشانداوە ئەمە لەو نیشانەگەریەسە کە ئەڵێت کە ئەم نۆرۆڤیرۆسە ئەم عەلایمە هەیە من بۆ ئەم بەشەی لە بەرنامەکەمان لەسەر هەر ئەم نۆرۆڤیرۆسە هەم زانکۆی میشیگانی ئامریکا هەم ڕۆژنامەیەکی بەریتانی لەسەری شتیان نووسیگە کە هەردووکی پێم وابێ وەکو تەشابوهاتێکی زۆریان پێکەوە بوو پێم وابێ ئەو بریتانیەکەیش هەر لەسەر تاقیقاتەکەی میشیگانە زانکۆی میشیگانە نووسیویە وای وتووە کە نۆرۆڤیرۆس خەڵکە جارجارێ بە ئیشتبا بە فلۆنزای معدە ناویەوات یا ئانفڵانزای معدە یا ناوسک ناویەوە بۆچی ناویەوە بۆ عەلایمگەرێکی هەیە وەکو فلۆنزاس وەک سەرێشە وەک ئازاری لەش ماسوولکەکان مایچەکان کە تێتێش ئەڵێ کە لە حاڵەتێکە کە وان نییە ئەمە فلۆنزای ناوسک نییە ئەمە جۆرێتر لە فلۆنزاس کە لە تەرێ خواردنە و کەسەکە تووشەوێ ئانفڵانزای یا فلۆنزای هەناسە لە تەریق هەناسەدان و لە کاتی ترە ئەو کەسە تووشە بێت دوای ئەڵێت لە سەدا 90 ئیلتیهاب ڕێخۆڵەکان یا سکچوون ڤیرۆس دروستیەکات و لەو ڤیرۆسکەرە 50% کە 90% ئیسحاڵەکان عامڵی ڤیرۆسە 50% لەو هۆکارەکەی ئەم نۆرۆڤیرۆسە ساک ئەوەی کە ئیسە بڵاوی کردووە بۆ ڕێیەکانی کە انتقال هەیە کە وای نووسیوە کە خواردن موادی خواردنی کە ئالوودەیە مسمومە سەمیە یعنی لەبەر خۆر و یا لەبەر گەرما یا بە هەر هۆکارێکی تر فاستە بووە و ئەو ڤیرۆسە خۆی تێجێ کردوێتەوە ئاوی پیس ئاوێکە سالم نییە و هەروەها لەمس یا دەستلێدان ئەو شوێنانت کە ئالوودەیە ئەڵێ لە ناوبردننی ئەم ڤیرۆسیشە زۆر دشوارە چونکە هەم لە سەرماوە هەم لە گەرما زۆر مقاومە و ئەمێنێتەوە و بەهۆی ئەوەی شۆ کە تەغیر ژنێتیکی ئاشکڵەکەی خۆی عوەزەکات زوو جەهش ئەدا لە خۆی ئەو ساختمان سلولیە عوەز ئەبێت ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی ئەم ڤیرۆسە بن زیاتر لە چەند جار ژیانیانە تووشی ئەبن چونکە شکڵەکانی عوەزەوێ ئەوە نییە کە مەسەڵەن یەک جار تووشی بوێت هەر ئەو شکڵەسە کە زدەکەی لەشە دروست بوێت نیشانەکانی ئەژێ یەکەم نیشانەی ئەوەیە کە هێڵنج لێدانە حاڵەت تەهەوعە دوایەوە ڕەشانە و استفراقە ئازاری مەعیدەست
ژانە کە ئازاری ناوسک وەکو ژان خۆی نیشانەدات زگچوونە یا ئەو کەوتم ئەو پیسایە کە بە شێوەی شل لە لەشە دەفعەوێ زعف و بێحاڵیە ئەوەی کە لەگەڵ ئانفڵانزا شتباکەکە ئەوە یەکەم تاولەرزیە هەیە تاولەرز و سەرێشش ئەوەیە کە کەس بازێک کەس وازانەمە فلۆمسایە گردوویە بەڵام ئێژی فقط ئەوانیانە پێیەکە و مشتەرەکە نیشانەکانی ئەڵێ 1 تا 3 ڕۆژ ئەتوانێت درێژە بکێشی هەروواکە لەو وێنەی پێشترە شارەمان پێکرد لە بازی جارە زۆر کەم ئەتوانێت 3 ڕۆژ زیاتریش درێژە بکێشێت دەرمانەکەیشی هەر کەماویە دوای ئەوە دوای ئەلایەمەکەی ڤیرۆسەتانی بەڵام تا 2 هەفتە لە تەریقی هەم پیسایی هەم ڕەشانەوە ئەو ڤیرۆسە پەخشەوە بێتەوە یەکێتر لەو نیشانەگەرە کەسی ئێژێ ئەم ڤیرۆسە یانی نۆرۆڤیرۆس ئەتوانێت تا 1 مانگ لەبان ستوحە و زیینو بمێنێت بۆ وێنە کەسێک کە تووشی ئەم نۆرۆڤیرۆسە ئەگەر دەستگیرەی دەرگا بگرێ ئەو دەستگیرە بە هەردێک هۆکارێت دەستی جوان نەشۆردوێ ئەو ڤیرۆسە بەدەستیەوە بێ ئەگەر بە فەرز دەستگیرەی دەرگای بگرێ تا 1 مانگ ئەو ڤیرۆسە ئەتوانێت بە زیینوی لەسەر ئەو دەستگیرەی دەرگا بمێنێت ئەم تاقیقاتیشە ئەوەیە وتووە کە تاکیدی کردووە کە پێش خواردن دوای خواردن حتمما دەست بە ئاو ساون بشۆرێت ئەگەر ئاوەکە گەرم بێت 20 سانیەت درێژە بکێشێت دەست شۆردنەکە مەلافە و ئەو شوێنانەی کە هەستە کردێ کە ئالوودەست بە ڤیرۆسەکەی هاتیە و ئەوانە پاکۆ بکرێتەوە دوای ئەوەیشە ئەو کەسانی کە نەخۆشن ئاشکەزی نەکەن و لە ماڵە بمێنەوە ئەو دەستوراتەیە کە بۆ ئەم جۆرە لە ڤیرۆسە دراوە من هەر لەسەر ڤیرۆسەکان کە ئەوە عاملی سکچوون جۆرگەرێکی جۆراوجۆری هەیە وەکو ئاخرین بەش لە بەرنامەکەمان چەند محققێک لە زانکۆیەک لە سوێدە لە شاری ئۆمێۆی سوێدە هیوادار ناو ئەو شارمە باشی تەلەفوز کردوێ ئۆمێۆ لەوێ توانیان پارەکە ینی ساڵێک و 6 مانگلەوە پێش تقریبان توانیان نەخشە بەرداریکەن لە جۆرێک لە ساختمانی یەکدانە ڤیرۆس ئەمە نۆرۆڤیرۆسە کە وتمان تووشی جۆرێتر ڤیرۆس هەیە کە ئادن و ڤیرۆسی پێژن ئەوش ئینسان تووشی سکچوو نەکات یا شکڵێکی ئەم کۆرۆنایشەکە هاتوتیان لەم خانەوادە لە خانەوادەی ئادنۆڤیرۆسە ئەو چەند محققە لەو زانکۆوە لە سوێدە کە ئەمە ئەبێ ڤیرۆسێکی زۆر قەوی بێ کە ئەتوانێت لە تەریق دەم و بڕوا لە مەعدە ئەو محیتە ئەسیدیە خۆی مقاوم نگا بێرێ ئەوان بۆ یەکەم جار توانیان نەخشەیەکی مهندسی بە میکرۆسکۆپێکی زۆر قەوی بگرن کە خۆیان وتیانە ئەم ئادنۆڤیرۆسیشە خۆی ئەوێتە هۆکارێ بۆ جۆرێک لە ئانفڵانزا بەڵام ئەمە جیاوازی هەیە هەروەها چۆن وتمان ئەو ئیشتبای شاکرگێ کە ئەوە ڤیرۆسەکەی تریش لەگەڵ ئانفڵانزا اشتباگیرگێت بەڵام ئێڵێ من لە جیاوازی هەیە بەڵام بۆ ئەوەی کە ئەم جیاوازیگەرە جیا بکەینەوە بتوانین واکسنێکی باشتر بەدەستبێرین ڕێگەیەکی درێژمان بەدەستەوە لە پێشەوە هەیە دوایەوە شاریان کردووە کە زانویان کە ئەو ڤیرۆس کۆرۆنایشە لەم خانەوادەیە بۆیە ئەڵێن ئیسە بۆ نەخۆشینی ڤیرۆسیەکان کۆن دەرمانی نییە واکسنی بۆ دروستەکەن ئەو تاقیقاتی کە لە ئەو زانکۆی سوێدە لە زانکۆی ئۆمێۆ سوێدە کراوە ئەتوانێت بێ بە هۆکارێکە لە داهاتووە واکسنگەر زدە ڤیرۆسی کە دروستەکردن شکڵی تەزریقی نەبێت و بە شێوەی خواردن بێت ئەوەیشە لەسەر ئەو ڤیرۆسکەرە کە ئەبن بە تووش عامل و هۆکاری سکچوون
بینەران هەروە لە ئەوڵی بەرنمەکەش شارەمان پێکرد پلەی بەرزی گەرمە چوەتە سەرەوە وتمانی هۆکارێکە بۆ بازی لە نەخۆشینەکان وەکو سکچوون بەڵام ئەم بەرزبوونەوەی گەرمە دیارە لەسەر ئینسان تەنیا تەسیری نابێت ئەو گیاندارانێژی کە هانە دەور و بەرمانە گیانداران ئەتوانێت شەردار و گوڵ و گیا بێت چە ئاژەڵ و پەلەوەەر بن ئەبێ ئەوانیش بۆ ئەنازە لە بەرچاومانە بن ئەوانش لە گەرمە لە بێئاویە هەن ئەبێت محیتی ئەو ژینگەی کە هاینە ناویە ئەوەیشە پارێزراوە بێت ئەوە کە بە ئاودانی دار و گوڵ و گیان یا دانانی کەس ئاوێک کە پەلەوەرەکان بتانن خۆیانی پێفێن کۆکەنە و لێ بخۆن تینویتی نەکێشن ئەوانە ئەتوانێت یاریدەری ژینگەمان بێت کە ژینگەیەکی باش و سالم و بۆ سڵامەتیکی کامل و سالم ئینسانەکان لازمە. لێرە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەیشە هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت دیسان لەلایەن خۆم و باقی هاوکارانم چە لە زەبتە چە لە پەخش و چە لە مونتاژ و بڵاوکردنەوەی ئەم بەرنامە زەحمەتێکێشن لەلایەن هەمومانەوە ماڵاوی لە هەموو لایەکانەکەین تا پێگەیشتنمان لە بەرنامەی داهاتوو ژیان و ساتی خۆشتان بۆ باواتە خوازم.